بینەران و بیسەرانی ڕوودا و سڵاوتان لێبێ لە ئەڵقەیەکی دیکەی پەنجەمەوە لەگەڵ ئێوەی خۆشەویست دەین. لە بەرنامەی ئەم جارەژا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ مامۆستا جەلیل زەنگەنە، دەرهێنەر و سیناریست و ئەکتەر و شانۆکار گەلێک شتی تریش. مامۆستا بەخێر بێتەوە بۆ بەرنامەکەمان. زۆر سپاس بۆ وەسفەش. مامۆستا پێم خۆش بوو لەبەرەوەی کە ئێمە زۆرتر باسی کەرکووک دەکەین و تۆ باسی ئەوەت کرد کە کورد قوربانی زۆری داوە لە کەرکووک. بەڵێ حەزەکەم باسی تعریبمان بۆکەی. تعریب لە کەرکووک چۆن دەستی پێکردووە ئەو میتۆد و شێوانەی کە بەعس و حکوومەتەکانی عراقی بەکارێنێنا بۆ ئەوەی کوردی پێتعریب بکەن چی بوو؟ ئەکرێ لەلایەنی هونەری لەلایەنی ئەدەبی یەکەیشی باس بکەیت. کەرکووک وتمان زۆربەی زۆری کورد بوو. بەڵێ عەرەب نەخشەی دانا یا با بڵێن حکوومەتی ڕژێم ئەوانی دیش بە کورد بوون، بەردەوام نەخشەیان دانا کە چۆن کەرکووک پاک بکەنەوە لە کوردیا کوردی تیا کەم بکەنەوە. ئەمە بەردەوام ئیشیان بۆ کردووە، بە تایبەتی دوای نەمانی عەبدولکەریم چکە لە کاتی مەلیکە با بڵێن پاشایەتیە خەڵکی کەرکووک زۆر ئارام و خۆش و گوزەران و شەو خەڵکی یعنی هەموو یاریەکانی قەرەقەرا و ئیتر یەکتر خۆشەویستی هەموو شتێکی تیا بوو کەرکووک، هیچ بێ موشکیلە بوو، لە هەموو ڕوویەکۆ بێ موشکیلە بوو. خەڵک شەوە تا بەیانی ئەمایەوە، ڕەمەزانانە تا بەیانی یاریەکرا، خۆشەویستی بوو. لە کاتی عەبدولکەریمیش هەر عینەشت، بەڵام لە 58ەوە تاوەکو 60 ئەمە خۆشیەکان بوو. لە 61 کە شەڕ دەستی پێکرد کەرکووک ئیتر تۆزە دەستی بە ناخۆشی کرا. بیریان لەوە کردەوە ئەوانی قەومی عەرەبی یعنی با بڵێن زۆر متعەسب بوون، زۆر گۆشەگیر بوون، زۆر پیان ناخۆش بوو کە کورد زۆر گەشاوی کردووە لە کەرکووک. کەرکووکش بە سەرچاوی هەموو ئابوووریەکی دانرا کە هەموو عێراقتیایە ئەتوانێت شتێ بکە لەبەر نەوتەکە. بیریان لەوە کردووە بە تایبەتی کە عەبدولکەریم ڕووخا لە 63ەوە ئیتر کوردیان بۆ وەسیلە بەکارێنا، بۆ مفاوەزات بەکارێنە بۆی لێدانی حرەکەی تەحەڕوری کوردی لەناو لیبەن. لە مەسەلەی لە حزبی شوعیان نەبەهۆی ئەو شتانەوە وەسایلیان بەکارێنا، هەمووی موامەرات بوو، هەمووی نەخشە بوو، هەمووی پلان بوو چۆن کورد کەم بکەنەوە. طبعاً بعضێک هەستی پێکرد و بعضێک هەستی پێ ناکرد. ئیتر نەخشەکان لەوە دەستی پێکرد کە عەرەبیان وردە هێنا بۆ کەرکووک بە هەرچی نوعێ بۆ بەناوەوە، یان هێنا ئەرزیانەدا پێیان، پاریانەدا پێیان، شیانەدا پێیان، بە کوردیش لەوڵەوە پاریانەدا و یا دەریانە یا بەناو ئەوەی کەسوکاری پێشمەرگە بێ یا کەسوکاری ئەوە بێ لەگەڵ عەرەبیان نەبێ ئەبێ لە کەرکووک نەمێنێ، دەریانەکردن، پاڵیان پێوەنان، تەعزیبیانەکردن، شتیان لێکرد یعنی کوردی کەرکووک لەژێر تەعزیبا بوو لە 63ەوە. لە 63 بە دویتر دەستیان پێکرد، تعریب دەستی پێکرد، زۆرش بە قەساوت دەستیان پێکرد، یعنی ئاشکرا لە کوردیانەدا، ئاشکرا لە شەریکات دەریانەکرد، لە شتە دەریانەکرد، لە هەموو شوێنەکان دەریانەکرد. دەی تا ئەمانە دەستی پێکرد تا ساڵی 70 کە مفاوەزات کرام عالەم هەمووی پێی خۆش بوو کە 11 ئازار هاتە پێشەوە کەرکووک بوژایەوە. بەڕاستی چکە مەبەستەکان و کەرکووک بوو، هەتا کتێب زۆر هەیە لەسەری وتار و گفتوگۆ ئەوەشان لەسەر کەرکووک کە کەرکووک چۆن ببێ بە بەشێک لە کوردستان. ئەمە دائیمەن سەدام یا با بڵین جەماعەتی ڕژێم ئەمیان پێ ناخۆش بۆران با کەرکووک جارێ بمێنێ ئێوە بە شەکانی تر حەلکەین، ئەوش حەلەکرێ. ئیتر بەم شێوەیە تا ئەو 4 ساڵەیە بردەسەر. مامۆستا ئێمە باسی ئەوەکەین ئەو 4 ساڵە، بەڵام لەو فترەیەدا لە 60ەکان هاتە 70 کورد بە شێوەیەک ڕوبەڕووی تعریب بووە، ینی بەلایەنی هونەری بێ، بە چەک بێ، بە چی بێ، توانی ینی بەرامبەری تعریب بوەستێ یا وەستا؟ نەیەتوانی لەبەرەوەی جارێ هونەریان نەیەشت هونەر بین بێ، وتم بەس لەوەی کاتی 58 و تا 59 تا 60 هونەر هەبوو، هونەر و ئەدەب دوای ئەوەی تر نایانێت مەجالیان نەدا، بواریان نەدا، هیچ شتێ بە کوردی وای هەر نەیانێشت ببێ. لەبەرەوەی لە زمانەکەیاندا لە چالاکیەکانیاندا لە هەمووش بە هەموو شێوەیەک کوردیان لەناو کەرکووکە ئیفلیچ کرد، نەیانێشت بە پلان بە هەموو نەخشەیان بۆ دانا بچۆن کورد
لە کەرکووک کەم بکەنەوە وردە نێڵن هیچ چالاکیە بنوێنێ ئەمەیان بەکارێن. ئەی چالاکی سەربازی مامۆستا خۆ لە شۆڕ شێلولا چەندین چالاکی گەورە کراون بەرامبەر بە مەسەلەن حکوومەت و بەعس و ئەوانە نەوەڵا هیچ تاسیریکەنەوە چکە ڕژەم بە هەموو هێزێک بە هەموو توانایەکەوە ئەوەی تۆز مەیال بۆیە بەلای حرەکەی کوردی ئۆلیانەدا نیانهێشت نەقلیانە کردیا دەسەڵاتیان لێسەنەوە یا پلیان بەرز ناکردەوە هەموو شتێکە بوو هەموو شتێکیانە کرد لە کەرکووک بۆەوەی کەرکووک کورد لە کەرکووک سەر بەرز نەکەنەوە. باش مامۆستا شانۆگەری برسێتی بڵێ ئەوە کەی نووسراوە چێن ینی بیرۆکەکەی چی بوو؟ من بە برسێتی هاتمە پێشەوە هەر خۆشمان هەر برسی بووین لە کەرکووک هەر برسێتی زۆر بوو ناخۆش بوو خەڵکەکەی بێ ئیش بوو بێکار بوو یعنی ئیشێکیاندا بەڵام بۆ کوردی کەرکووک ئەوە مەجالیان نادا بواریان نادا دایمەنە بۆ یا فەڕاش بوونایە یا شتێکی بچوو بوونایە مۆزەفێکی بچوو بوونایە ئەوەی لە شەریکەیەوت بۆە لایەنە بردەریانە کرد و نەقلیانە کرد و یعنی هەبوو ئەوانی تریاندانە تورکمانیاندانە عەرەبیاندانە شتی تریاندانە لە جێگای ئەوانەیە ئەوانیان نەقل حتا مامەکان سیان چوارێکە لە شەریکەی نەوت بوون ئەوانیان هەموو نەقل کرد هەمویان نەقل کرد چکە مەیال بوون بەلای کوردایەتی و بەلای شوعیەتە لایان بردن ئەنجە خەڵکی تریش زۆریش ئەمانەوە بەڵام مەسرحەکە من ئەمانە هەمووی کاری تێکردم ماڵمان ئەو کاتە لە ئیسکان بوو زۆر مەیال بوون بەلای ئەدەب و فەنەوە زۆریش لە ناخما بوو کەعنی کە مەسرحەکەم بینی کاوم چیرۆکەکان مەخوێندەوە یا ئەوانی نەجیب مەحفوظ یا ئەوانی کەسانی ترە ئەوانم کە خوێندەوەی تر زۆر کاری تێکردم ئەسام شانۆگەری بە تایبەتی لە مامەوە یعنی مام تاسیری گەورەیە بوو ئەو چکە شانۆ نووس بوو ئەوە من شانۆکانی مەخوێندەوە یا بەعزە شتێکمەی نەکرد ئەیتر لەو هەستان بخۆم ئەم شانۆگەریەم نووسی بە ناو برسێتەوە حتا ئەو وەختە ژاڵەشم نووسی بە مسوەدا جاڵە هەتا برادێکی ناوی دکتۆر مەنسوورە ئێستش ماوە لە هەولێرە ئەو هەڵسا یعنی عەربیزانێکی زۆر باش بوو بۆ عەرەوی تەرجەمەشی کرد لەگەڵ یە بۆی زیاتر ئین بێ کە من باسم چیمە کرد لە ژاڵەیە لەعنی لە ژاڵە لە 69 بیرۆکەکەی هەبوو لە 16 بەڵێ چکە ئەنجا ئەوە هێشۆ دەستم کردە برسێتی برسێتی وردە برسێتی بۆ هەندێک مەسرحیات تەسیری تێکردن لە مێشکمان مابووە یعنی دەستم کرد مامۆستاوە دەقێکی کوردیە یاخود وەرگیراوە نا دەقێکی کوردیە لە خەیاڵی خۆمە و لە کاتی ئەوەی سەعدرێژ بۆ مانیە جێڕای و حکایەت و مەتەڵەوە هەمووی تەسیری تێکردم باوکشتی وە گێڕامەوە ئەمانە هەمووی تەسیر بوو بۆ من زۆر کاری تێکردم زیاتر لایەنی چینایەتیەکە ینی کاریگەری لەسەر بوو یاخود نەتەوەیەکەش هەردووشان من خۆم یعنی وەکو بیرۆکە کە فکرم هەبوو شوعی بووم بەڵام ئەو شوعانە نەزە عاتفیان شوعی بووم بە جدی بە بێینێتی مامۆستا لە شوێنێکاڵی شوویەتی ئەقلانی بوون ئێمە ینی ئەقلانی مەبەستە چییە بۆ نەعقلانی ژوورێ هەیە یعنی ئەقلانی ئەوەی کە من کورد بووم یعنی کورد بووم کورد لە کوردایەتی خۆم نەئەکەوتم یعنی ئەو شوعێ نەبوو متعەسب بووم و نەهی و کوردایەتی خۆم بکەم و لە پێناوەی بڵێ من شوعیم و ئەوەم و ئەوانەشە بوون کەواتە بەڵێ و نەوعەشە بوو کە خەڵکای بوو زۆربەی زۆری وازی لە حیزبی شوعێنە لەبەرەوەی لەگەڵ حکومەتە کە چۆن دوای شەڕی دوای 1970ەوە کە حەزب مایەوە لەوەی تر خەڵک وردە لە حەزبی شوعیش سەیری کرد حکومەت لە حەزبی شوعیشەدا ئەوە مەسەلێکشکەیە دواییە مەسەری باشە کەواتە برسێتی چووە سەر شان و مامۆستا بڵێ یا هەرمایەوە بڵێ من بە برسێتی ساڵی بۆ هەفتاویەک چوومە نادی سۆلافی ڕاضی چکە ئەو وەختە تیپی مەشخەڵ لەوێ دانیشتن کە دوو شانۆگەریان ناویان مەشخەڵ بوو یا مەشخەڵان نا مەشخەڵ تیپی مەشخەڵ لەوێ دانیشتن کە سەر بە لاوان بوو قوتابیان و لاوانی کوردستان بوو پارتی یا شوێی پارتی مامۆستا سەلمان فایق کاکەیی دوو مەسرحی دەرێنا بوو هەردووکی من سەرسام بووم بوو یەکێکیان
کۆتایی دەرەبەک ئەو چەند دایک شەید فازڵجار تەمسیلە کرد تەمسیلێکی بەقوەتی کرد زۆر بەهێزی کرد چکە بالمناسبە فازڵجاف کە ئێستا دکتۆرای هێناوە لە مەسرح یەکێکە لە مفەکر و منەزڕەکە و گەورە مسەقەفی شانۆی کوردی کە ئێستا لە هەولێرە یعنی بەداخۆ سوود لەو بەهرە و توانایە وەرناگرن کەچی داوەتەکرێ بۆ رووسیا داوەتەکرێ بۆ لندن داوەتەکرێ بۆ مەغریب داوەتەکرێ بۆ مصر هەمووی عجاب بەرامبەریەدەن کەچی لە کوردستانە ئەو بایەخەی پێ نادرێ بەداخەوەڵم زۆر نازم بۆ کوردی ئێمە لە شوێنی خۆیان بایەخی نییە بەڵام لە وڵاتانە بایەخی زۆری هەیە ئەمە خەفەتە ئەنجە سەلمان فایق بەڕاستی لە ساڵی هەفتا کە 11 ئازار درا دەوری باڵای جێڕە لە بزوتنەوەی شانۆی کوردیە لە هەمان کاتە لە دراماشە دوایی مامۆساویش حیزبی بۆ حیزبەتی نه حزبی نەبوو ئەو مەیال بوو بەلای مارکسیەتەوە مارکسێتەوە پارەیەدا من بە ئۆختە شوعی بووم یعنی ئەبوونەیە دامی ئەو جێلی لەمە بۆ تۆیە ها من حەقەوانم نییە ئەمە بۆ تۆیە منش ڕێکە بخسە دەستی یعنی ئەم بردەوە بۆ برادرانی حزب پاک بوون ئێمە مهمەوەی پاک بووین ئەو زۆر پاک بوو زۆر بە ئەخلاق بوو زۆر بە ئەدەب بوو یەکێ بوو لە فەنانە گەورەکان بەڕاستی ئەڵێم بزوتنەوەی شانۆ و درامەی کوردی لە دژێر دەست لە کەرکک حتا توان تاسیری کرد لە مەرەزە و باری دزا و تاسیری کرد لە هەموو کوردستان ئەموو سەلمان فایق بوو سەلمان فایق ئێمەی فێری زۆر شت کرد من یەکەم مامۆستای من مامۆستا سەلمان ئیسەش پێڵم یەکەم مامۆستای من بەس ئەوە سەلمان فایق کاکەی عەلا کولین مامۆستا سەلمان قادرە بۆ ڕئیسی نادی بوو کابرایەکی بە هایکەت و شەوکەت و زۆر کورپەروەر بوو مامۆستا سەلمان قادر ئەو سەرۆکی نادی سۆلاب بوو من لەگە برادێکا چوون بۆ یا ناوی قاسم بوو زۆر ئیستیقبال پێشوازێکی گرمی لێ کردین زۆر وتی بە پێکەنی و دایمە دەم بە پێکەین بۆ مامۆستا سەلمان قادرە وتی پەلەمەکەن ئێستا مامۆستا سەلمان فایق دێ من ئێوە تەسلیم دەستی ئەوەکەم من جارێ نەمدیوە مامۆستا سەلمان فایقم نەدیوە هات دانیشت من مەسرحیەکەم پێیە برسێتی نووسیومەتەوە هات بۆ ئەوێ ئەو سیستەم کرد دوایی هات زۆر چاوەڕێمان کرد هات جلێکی سپی لە خاتێکی سپی لە بەرا بوو یەسکسوک جوان یعنی حتى دوای ڕستەکەشی هینەکەی دانیشت و منیان برد بۆ لای هەردووکمان چوون بۆ لای بە خێراتنیەکی گەرم وتی فەرموو بیخوێنەرەوە من دەستم کردە خوێن وتی ڕاوەستێ هەر دەستم کردە خوێنەوە تۆزێکم خوێن وتی ڕاوەستێ وتی تۆ مەسرحیت کردووە وتم نەخێر ئەوە لە ماڵەوە هیچی لەگەڵ براکەم ئەوانە هیچ یان چوومەتە مەسرحیەت نەمێرە بەرامبەری بەڵێم مەسرحیم کردو نەشم کردو چۆن ڕۆی ئەبێ ڕاستگۆبی یعنی ڕاستی هەموو شتێک کتێبە ئیتر وەردەگرێ ورد ناگرەوە جیاوازە وتی من ئەمەوێت تۆ ببی ئیشکەی لەگەڵ منە وتمە خەم مەسرحیم نەکەوتی تۆ خەمی ئەوەت نەبێ خەمی ئەوەت نەبێ تۆ مهم حەز لێتی وتم بەڵێ وتی چووکە تۆ بەهرەتی ئابینم بخوێنەوەکە تۆ دیارە چی ئیلقایەکەکەی چی حەماسێک دەڕەبری ئەحسا حست بەقووەتە ئەوانەت بەقووەتە زۆر شارەزاتە ڕێکەوتن بەڵێ ئیتر وتی بەیانی وەرە بۆ فلانە جێگا حەق نەبێ بەستەرەوە لە کاتی خۆشە ئەمەشت بۆکەین ئەم مەسرحیش بۆ ئەخراجەکەین کەی بۆی کردن مامۆستا 72 ئەمە ئینکەم چوون بۆیە ئیتر لەو دەقەیمە پرۆڤمانە کرد و تەمسیلمانە کرد و شتمانە کرد و فازڵ جافشمان لەگەڵا بۆ دکتۆر فازڵ جاف ئەوختە ئەوش تەلەبە بوو منی هێنا لەگەڵ یا دەورێکی کۆمیدی یامێ دەورێکی سەرەکی کۆمیدی فازڵی دەورێکی ئەوەی دایە و گەنجەی کە لە خارجیەتەوە نەوعزی خین و ئەوانی کە هێنەوە هێستینەکەن نەوعەیە کەشخەیەکەن و شتەکەن و خەڵکی بین نازان و یعنی لە کوردایەتی دەرەچێنە بن بەش ئەوروپی ئەو نەوع تەمسیلە بوو من وەرم گێڕە درامای تەمسیلە شانۆگەرەکەم برمان بۆ هەولێرش بەڵام دەنگدانەوەیکی زۆریدا لە هەولێر ئەنجا مامۆستا بەڕەحمەت حەمەڕەزاشمان لەگەڵا بوو مامۆستا گۆرانیەکی وتیە زۆر گۆرانیش خۆش بوو بژێ بە بژێ ئاشتی لە جیهانە ئەمە هی خالد لێر بوو مامۆستا حەمەڕەزا کە ناوی شێرکۆ بوو ئەمەیەوت لەگەڵمانە
اینی بەڵام ئێمە ئەچوین لە هەولێر چیمان کرد هەفتاویەک باسەکەم لە هۆڵی شعب ئەچوین بە زۆر تایر بە ڕەحمەت بێت تار تۆفیق و فواد ئەحمەد و ئەوانەمان ئەهێنا بە زۆر من خۆم ئەچووم لەگەڵ یەک دوو برادەر ئەوانەتان هێنا بۆ قەڵەباڵغی بۆ قەڵەباڵغی بۆ ئەوانە مسەقف و تێگەیشت و گۆرانی بێژ و فەنانن بابێن مەسرعی چکە شەوکەت ڕەشید لەگەڵمانە بوو بە ڕەحمەت بێ شەوکەت ڕەشید گۆرانیکی وترایی ئاوازی ئەو بوو زۆر خۆش بوو گۆرانیەکەش زۆر خۆش بوو ئەمەمان کرد يعني همو قاعة زانواني كما ونسى لجيانا والله فؤاد أحمد رقص كله قال سمايا كله قال قرانيا كيمايا إنت أو مسرحية دنجي دايا زور دنج مني والي كد ناسان ميبا هوليروس برسيتيك لا أما ويك ما كشلالك جيان بناو جيانو كتدون هاوي أبو اللي ريتر من عاشقي مسرح حتى يجيك هاتا جورو لا أفرتا كان هاتا بيشت إنكوا لەگەڵ مانە وتی بە منی وتی لێرەکاکە تۆ لە چۆ حەماڵی من دەوری حەماڵی مەبینی وتی تۆ لەکەم چی پێڵێن حەماڵی وتم وەڵی من حەماڵیم لێرە حەماڵم لێرە حەماڵم ئەکەرە ئیشتەیە با بۆ ئیشەکەت بۆ بکەم زمت چرا لە پێکوتی وەڵی وا دەوری بینی وام زانی حەماڵی بەخوا ئەوە مەشهورە ئیتر دوای ئەوە دەستمان بکرد لە کەرکوب مارەجانی این کرا چیرۆ کرا ڕەحمەتی ساڵحی یوسفی سەرپەرشتی کرد چیرۆک یا ئەدەب مامۆستا هەردووچی بەیەکەوە چیرۆ کرا شعرش و چیرۆک و ئیتر وازم ئەدەب نازانم ساڵی بەڵێ ساڵی هەفتە و دوو مارەجانی دووەمی وازم دووەم بوو شتێکی وا بوویت لە کەرکوب کرا بووی کەرکوب مەبەست بوو بۆ بکرێ لەوێ شێرکۆبیەکەس ئەمن مراقبەیانەکە ڕەحمەتی شێرکۆبیەکەس ئیتر ئێمە یەکەم جارە شێرکۆبیەکەس ببینین ناوی هەبوو زۆر ناوی هەبوو شێرکۆبیەکەس ئیتر ئەمن ئەملاولا ئێمەش لەگەڵ یاڕۆژین بووی من بووم مامۆستا بە ڕەحمەتی جیاد دڵپاک و مامۆستا عەلی کەریم بوو زۆر بووین لەمانە لەتیف هەڵمەتیان نەهێش بێتە ژوورۆ لەبەرەوەی هینێ نابووەوە شتیە نایەوە چکە لەتیف هەڵمەت یاخیبوویەکی سەیر بوو لە شەعرە لە ئەدەبە لە هەڵس و کەوتە ئەو ئەتوانم بڵم یەکەم کەس بوو لە مەسەلەی عەبەسیەت یعنی کەین یاخیبوونێکی عەقڵانی بوو زۆر عەقڵانی بوو بۆ سەردەما گونجا مامۆستا ئەو سەردەما ئەو یەکەم وا ئەزانم یەکەم کەس بوو یەکەم کەس بوو کە ئەو نەوعە تەسەڕوفەیەک ئەو نەوع هەڵس و کەوتەیە کرد یعنی فعلەن گەنجێکی زۆری لەگەڵا بوو زۆر ئەوانەی مستەقب بوونە تێگەیشتوونە فەرهەد نانەکەلی شاکەلی ئیتر زۆر خەڵکی زۆر لەگەڵ یعنی هینیانە کرد مامۆستا لەتیف حامید کە ما ئامۆزایەتی مامێتی ئەو هیچ بوو لە چیرۆکنووسی بەڵێ زۆر پێشکەوتو بوو ئیتر یەکێ لەوانەیە کە باسم کرد ئەو ئێمە لەو کاتەیە شانۆگەری برسێتی و کاوەی ئاسنگەر هەردووکی برسێتی من و شانۆگەری کاوەی ئاسنگەر کە لە شێرکۆبیەکەس وەرم گرت بوو هەردوومان پێشکەش کرد من و جیاد دڵپاک و لەگەڵ هەندێ برادەری تر ئەمانەمان پێشکەش کرد مامۆستا ئەم میهرەجانی ئەوەی باست کرد هەفتە و دوو بەڵێ میهرەجانی ئەدەب بەڵێ ئەوە لەوێ ئەوە کاریگەریەکی چۆن دەنگدانەوەیکی چۆنی هەبوو لە کەرکووک بۆچی لە کەرکووک ئەو میهرەجانە ئاخر کەرکووک زڵمی زۆر لێکەواتە بەمەبەست کەرکووکیان هەڵبژار بووی کەرکووک بزانرێکە کوردی کەرکووک بزانێ ئەوە تا ئێمە مارەجانی کەرکووک لە ناو قاعەیەکی گەورەی مامۆستایان بوو کۆ بوو کردمان یعنی بەرامبەر ئەعدادی کەرکووک کرا لەوێ تقریبەن لەوێ کرا شتێکی گەورە بوو لە سلێمانی و لە دووهۆک و لە هەولێر و لە بەغاوە خەڵکێکی زۆر هاتبوون زۆر هاتبوون دەنگدانەوەیکی زۆری نایەوە مامۆستا و میهرەجانانە ئەو کاتە حیزب سەرپەرشتیە کرد یا چی ئەی کرد دەمانە مەبەستم لاوانیان کرد سەیدا ساڵح یوسفیەوەن وابزانام دەوریان هەبوو لەو شتانەیە ئەمە یەکێتی نووسەرانی کوردستان ئەکرد کە ساڵح یوسفی ڕئیس سەرۆیان بوو سەرۆیان بوو بەڵام دکتۆر عەزەدین مستەفا ڕەسوول و مستەفا ساڵح کەریم و شێرکۆبیەکەس و ئەمانە هەموو دەوری جباڵیان گێڕاتیایە هەمووی هاتبوون هەم زۆربەی زۆری تە ڕەنگە ناوەکانەکەوتە بیرم بەڵام ڕەنگە ڕسم بەڵێ زۆر لەوێ بوون زۆر شتیان هین کرد ئیتر وەختە ئەوانە ئەو ناوە گەورەی وەکو هەندێک کەس نەیبوو وەکو ساڵح یوسفی و فڵان و ئەمانە کەواتە مامۆستا ئەگەر ئاوا بڵین تەنها مەسەلە ئەدەبیەکە نەبوو مەسەلەیەکی
قەومی و سیاسیشی لە پشتەوە بوو بەڵێ ئەو میهرەجانە بەڵێ ئەوە بوو کە بڵێن ئێمە ئەوە کەرکووک دەست بەرداری کەرکووک نابین کەرکووکیەکان دڵنیا بە هەموو کورد لەگەڵتانایە کاک سەلمان لەو بڵێن کارە گرنگانەی کە کردی بە تایبەتی لە کەرکووک چی بوون و ئەوانە چوونە سەر تەلەڤیزۆنیش یعنی بۆ تەلەڤیزۆن چی تۆمار کرا لەو بەڵێ لە سەردەمەیە؟ تەلەڤیزۆن کە سەلمان فایق دووشتی تەلەڤیزۆنی کرد یەکیان لەوانە بەهاری دزراو بەڵێ دوای باری دراو خۆی باری دراو من دەورەکەم بینی بەڵێ لەسەر لە شۆرجا لەسەر قاعی شۆژکە قاعەکە هۆڵەکە خۆمان دروستمان کرد بەڵێ لە مەکتەبی متوەسطەی شۆرجا سەڵاحەدین ئێمە دروستمان کرد بە یارمەتی سەلمان فایق دروستمان کرد مەسرحەیەمان تا پێشکەش کرد بە ناوی بەهاری دزرا و من دەوری 11 ڕۆژ من دەوری ڕۆستەوی نەوت ڕۆژمە بینی بەڵام بۆ تەلەڤیزۆن دوای جوابزان هەر بەو ناوە ناسرای ماوەیەک بەڵێ 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 بە مڕۆستەوی نەوت ڕستشمانەیە لەگەڵ قاسم منمی وەختی خێزانی من وەختە سوحبەتمانە بوو لەگەڵ قاسمە على كل بۆ تەلەڤیزۆن من نەڕۆشتم کاک جیهاد ڕۆی ڕەحمەت بێ یعنی من کاک جیهاد زۆر خۆشەویست زۆر بەڕاستی پێ دەڵێم جیهاد دڵپاک یەکێکە لەوانەی یعنی کۆڵەکەیەکی گەوریش یانۆی کوردی بوو درامەی کوردی بوو حسێکی بەقوەتی بوو سەقافەتێکی زۆر بوو کورپەروەرێکی زۆر زۆر بوو کاک جیهاد جیهاد دڵپاک لە خەسارە بوو لە چی لە هونەری کوردیە و چی لە کوردایەتیە بەڵێ مامۆستا بەهاری دزراوە ئەوەی کە وازام جەنابتی هەر لە تەمسیل یاخود کاک جیهادە دەورەکە بینە دوایی لە تەلەڤیزۆن بەهاریان دزی نازانم کۆمەڵێک شتی شعاراتی لەو بابەتی تایە بەڵێ مەسەلەکە مەسەلە نەوتە مەسەلە نەوت و نەوت نەوتە وەختە یعنی ئێمە کاماو شەریکەی نەوت پیان ناخۆش بوو یعنی بە ئەنقەست نەوتماندی کابرا مامەسە سەلمان فایق ئەمە هیوازەمی عەدنان ئیسماعیل بوو نەسی ئەو بوو وەرجێڕاو بوو مامۆستا بەڵێ بەڵێ وەرجێڕاو بوو وەرجێڕاو ئەمە بە ئەنقەست ئەو نەوتەی دانا کوڕێکی وەتای و نیشمان پەروەر بوو عەدنانە ئەوەی دانا نەوتەکەی دانا کە نەوت کەرکووکیان بۆیە وا لێ کردووە لەبەر ئەو نەوتەیە یعنی ئەیانۆی نەوتەکە بەس بۆ خۆیان بێ پێیان ناخۆش بوو کوردێک ئەمە تەقدیم پێشکەش بکە کە نەوت خاوەنی نەوتە پێیان ناخۆش بوو لە عەکسی ئەوە تەسجیلش کرا تۆمارش کرا دەنگدانەوەیکی چاکێ بوو مامۆستا و کاتە بۆ وەرگرتنی مۆڵەت بۆ تۆمارکردن و ئەوانە کێشە نەبوو یعنی بە ئاسانیەتان توانی مۆڵەتی ئەو شتانە وەربگرن بەڵێ لە هەفتاوە تاوەکو 74 هیچ کێشە نەبوو دوای ئەوەی تر کێشە نەبوو دوای ئەوە هەر شەڕ دەستی پێکردەوە هەموو ڕایان کرد هەموو هین بووتر نەیانێش لە کەرکووکە هیچ بێنێ بەڵێ بەس مامۆستا و کاتە تەلەڤیزۆن بەڕێوەبەرەکانی کورد بوون عەرەب بوون ئەوانەی کەرکووک یا چی بوون هەر عەرەب بوون هەر عەرەب بوون ئەوە مامۆستا هاشم جەباری کتێبێکی دەرکردووە لەسەر تەلەڤیزۆنی کەرکووک لەوێ زۆر ئەگەر مەبەستانە بێت لەوێ زۆر شت باسک حتە ناو مدیرەکان و کارمەندەکان و کاکاشم دەوری باڵای ژێڕا لە کەرکووکە چی وەکو فەن کە ڕێگای ئەدا بە یانی شتێک خەتەر گوای مەترسی بۆ ئاهات پێمانێوت ئەوی کوڕی نەوریا بن خەریک لە دوای هەفتا و چوارەوانە مامۆستا بەڵێ هەر لە هەفتاشەوە لە هەفتەوە کە شتمان تۆمارە کرد مەرەزەمان تۆمارەکەیان هێنا بۆ کەرکووک ئەو یەکێ بوو لەوانی کە حەزێک لێ بدرێ شت لە کەرکووک لێ بدرێ چونکە هاشم جەباری دەوری باڵای گێڕێت بۆ مەسلەی ئەوە دڵپاکتایر دوایی یعنی ئەمانە پەروین مەحموود نەسری مەحموود ئەمانە بێژەری کوردی پاک بوون ئیسماعیل گەیلانی شێخ ئیسماعیل ئەمانە کە هاتی یارمەتی هۆکاری زۆر باشیانە کرد زۆر باشیانە کردی ئێمەی فەنانین هونەرمەندان بەڕاستی ئەمانە چکە لە دەوڵەتیشیانە کرد بەڵام لە ژێرەوە هاوکاری ئێمەیانە کرد زۆرش بەس مامۆستا ئەگەر ئەوەش بڵین لەسەرەوە خزمەتی حکوومەتیانە کرد لە ژێرەوە هاوکاریەوەیانە کرد بەڵام ناچار بوون لەسەری شۆ هەندێک بەڵێ ئەگەر بەعزە شتێکە بۆی بیتوان بمێنەوە شتێ بەڵام شتی قزەقیان ناکرد یان شتی وایە ناکە کە بریندارمانکەن یعنی ئینسان بۆ خوا بڵێ بۆ هینەتی باڵم هەز هەندێکە بوو لە موزیعەکان کوردیش بوو هەر ئاشکرا وەک مراقب بەسەر ئەوان شۆ مراقب بوو بەسەر ئەوان شەوە یعنی نەیان لە ترسی ئەوە نیانەوەرە فزە بکەن
ئەو کوردەکان چکە بۆ کوردیان نەزانی ئەیانزانی بۆی ئەوان بڕۆن لیان بن دەمێنێت خۆی بمێنێتەوە ئەوە هەندێ خۆیان نەزانن ئەوان نەزانن بەس لای ئێمە باسییانە کرد ئەو وریا بن فڵان کەس دەزانێت ئەوە هات وریا بن قسە بەکە بیگۆڕن ئەوەیانەوت زۆر باشە مامۆستا پشوویەگەین و دوای درێژە بە قسەکانمان. دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ مامۆستا جەلیل زەنگەنە. مامۆستا ئەو بنکەی سۆلاڤ و مەشخەڵ ئەمانە تیپ بوون، دەستگا بوون، موەسسە بوون، چی بوون ئەمانە؟ یاخود سەر بە کێ بوون ئەمانە؟ ئێمە وەکو تیپی مەشخەڵ سەر بە لاوان و قوتابیانی کوردستان بووین کە سەر بە پارتی دیموکراتی کوردستان داینابوو. شوێیش بوون؟ پارتی ئەوەی باش بوو گوێی نادایوە شوێعی بۆیە وێ طبعا وەختە جەلالی و مەلایی بوون بە یەک ببوون بە یەک. ئێستا مەسەلەن مامۆستایان جیاد دڵپاک و عەلی کەریم و فڵان و فڵان و فڵان و فڵان زۆربەی زۆریان سەر بە هین بوون جەلالیەکان بوون کە بوون بە یەک. ئەمانی تر حەمەڕەزا و فڵان و ئەوانی تر بوون بێ من شوعی بووم. ئەوی تریان سەلمان فایق مارکسی بوو ئیمانی بە مارکسێتەوە بەڵام کورد بوو کوردێکی مارکسیت وەکو منیش عینە کوردێکی مارکسی بووم بەڵام من ملتەزم و ئەو ملتەزم نەبوو باسم کردوتم تۆ تێوەگلا بوو یا هەر بەجددی شوێ ناوەڵڵا خۆش بەویستن بەڵام من ئەو شوعیەن متعەسیبە نەبووم یعنی هەموو حیاتم بۆ چکە من زیاتر لە ناو ئەدەب و فەنەکەم لا مەبەست بوو ئەدەب و فەن برەوم پێدا بەڵام لە عین کاتە وەک فکر عاتفیەن باسی کردوتم وەک خاڵ و مامەکانم زیاتر مارکسی بوون لە عین کاتە بەعزیەکان پارتی بوون بەڵام پارتیکی ئەوانش ئەو پارتیە نەوعەن ناکە بڵێ نیتر هەموو ڕقیان لە خەڵکی تر ڕقیان لە حەزابەکانی تر بێ نا بەعکسەوە کەرکووک ئەوەی باش بوو یعنی حینەکە تحملی حەزبەکانی تریە کرد بەس ئەوەی کوردی خۆشەویستە ڕقیان لەوان بوو مثلەن لە تۆڕانیەکان لە کۆنە بەس مامۆستاوەکو یعنی باسی مێژووەکەین بەڵێ تۆڵەی کەرکووچەکان زۆر کوردایەتیانە کرد ئەی خەڵکی باسیشە بوو کە ینی خەڵکی کەرکووک بێت و خەڵکی خراپ بوو بێ خەڵکی کورد بوو بێ کورد بوو بێ باسی بوو بێ خەڵکی خراپ بوو بێ لە ناو کەرکووکە خەڵکی هەبوو بەڵێ هەبوو وەکو چۆن ئێستا جاشی ئێستا هەیە ئەو وەختش هەر هەبوو یعنی ئەخباری کوردیانە کرد ئەخباری تەنزیماتی کوردیانە کرد تەنزیماتی شوعیانە کرد ئەخباریە مشتێکیانە کرد یعنی ئەوان چاوساغی حزب بوونی ئەوان حزبی بەعز بوون ئەوان بوون ئەگینا چوزا خۆی ئێوت کە ئێمەیان گرت پێمانیانەوت ئێمە چوزانی ئێوە چیەکەن ئەگەر پێمان نەڵن هەر ئاواش کرا بعضێکیانمان نەناسی بعضێکیان ئەوە هاتبوونە ناومانەوە وامان نەزانێ منە لە بەرەوەی کوردلیتر تەواو ئێمە ئەوەنە بەری بووین ئەوەنە پاک بووین یعنی ئەو مخەنیەتی منتیان نەبوو حەقد و کەڕایەت و بغض و چینا ئەوەنە منتیان نەبوو. باشە مامۆستا حیزبی شوێعی ئەچێتە بەرەی نیشتیمانیەوە لەگەڵ حیزبی باسا ئەمە نابێتەوە ئەوەی کە ناکۆچی لە بینی ئێوە و پارتی و ئەمانەیە دروست بێ ڕێگر نەبووەوە ئەمە تاماوەیەک ئێمە هەر سیرمانەکەم زین بەرەو چۆوە ئەڕوا زۆر لە عینەکان هەندێک هەبوو نەقدیان کرد و ڕخنەیان کرد و باسییان کرد و ئاشکرا ئەو دەمە هەڵەیە نابێ ئێمە بەردەوام بین ئێمە بێ بڕۆینە دەرەوە ئێمەش هەر وازیان نێنە هەر لەگەڵیان نەڕۆشتن تا زۆری ماوە جارە بگەینەوە بەڵام ئێمە ناچاری ئێمە باسکەین باشە بەڵام باسی مەسەلەن مامۆستا بەعادی نووری لە بیرەوەریەکانی و لە پەنجەمۆری شەباسیەوەی کرد کە ئەیو دێمەوەکو کلشی حیزبی بەعسمان لێ هاتبوو من ناڵم ئەڵم هەبوو ڕەخلەی زۆریان لیان گرت یان لەوانەیەکی لەوانە بادی نووری بەڵام بادی نووری دوایی ئەوە بوو چوە دەرەوە لە دەرەوەش عینە ئارا و ئەفکاری وشتی وایە بۆ زووتر ڕۆی پێشەموو شتێک ڕووی لێرە حەزب لە ناو خۆیان کەوتە تقریبن هەندێ بەرڕەخنا بەر ئەوەی کە خەڵکی هینی لێ بکات زیاتر پێی ناخۆش بێ کە حزبی شوعی چۆتە پاڵ حکومەت بۆ لەگەڵ حرەکەی کوردیە دژ بە حرەکەی کوردی ئەمە پێ ناخۆش بوو زۆریان پێ ناخۆش بوو زۆریان کەوت لە سەریان کەوت هەر ئاوت بەشک و نێڵی حزبی بە حزبی بەعزیاتر کورد بچەوسێنێتەوە هەر بە ئومێدێەوە بوون کە کورد نەچۆسێن لە ئەخیرە ئەوان وردە ئەوە زۆر زانبوو هیچیان لە قیادە نەکرد هیچیان لە قاعیدەوە دەستیان پێکرد حتا لە گەردەلوو لە باسی یەکەم لە قاعیدەوە دەستیان پێکرد لە قاعیدەیاندا
چکە قاعدەت کەنەوە سەرەوە چێ توانێ بکە هیچ لە قاعدەوە دەستیان پێکرد هەمووی مەسەلەیەکی لەوانە منیان بان کرد لە 75 منیان بان کرد تۆ لە مۆسکۆ بوویتەوە کابراایکی چالاکی تو فەنانی تو ئەدیبی تو ئەمەی تو ڕۆشنبیری ئەتکەین بە هەموو شتێک چیت بێ بۆ دەکەین چیت بوێ بەس وەرە لەگەڵمانە بە حیزبی بەعز وایە بەڵێ بەڵێ منیان بان کردمە هینی کەرکووک کە ئێستا مەڵبەندی تایە ئەوە مەقەرە گەورەکەیان بوو ئەوەی کە ئێستا مەڵبەندی کەرکووکی تایە منیان بان کردە ئەوێ چی ئەو کاتە بەرپرس بوو لەوێ مامۆستا وەڵی کابراایکی درێژی خاتڕشێکی لەبەرە بوو لەگەڵ مساعیدەکەی مساعیدەکە ناوەکانی مەزانی بەخوا هەمویان مەزانی چکە هەر ئاوا ینی بە ئاشکرا پێیوتی کە وەرە لەگەڵمانیش مساعیدەکە لە وەڵ بانجی کردم ئستاد وتم بابە من زۆر تاخیر بووم لێرە ڕۆمەوە یعنی ئەگە ئیشتان بەم نەیە فەرمونون ئەگە ئیشتان نییە من هین حتا من نەمەم لە گەردەلو لە دەرکرد کە دوایی سەباسیەکەم کە چۆن هات بە دەرەوە وتم زانستێن بەکەم بە سیارە لێم نادەن ئەتە جەلال مامەسە جەلال دەباغم لە باتی خۆمدانا ئاخری سیارەکە لێدەن من ئەوە خەیاڵم بوو خەیاڵی خۆم بوتم بابزانم منێ بان کردو هیچم پێ ناکەن بەڵام من بنەوەیچکە گێڕامەوە ئەلا کونین من بان سەعادوتی دقیقە ئستاد دقیقە چوو بۆ لای مدیر وتی مدیری شوێ عندە شغل عندە خۆتار ئەستا ڕۆحە گولامێنە چوو وتی تفەڵڵ ئستاد چوون بۆ لای ژوورێکی درێژ قاعی وەک قاعەوا بوو لەوێەوە دانیش بوو کورسی مێز و یەک دنیا تەلەفۆن و جیاز و هەموو مێز و کورسی و ئەماوەی ئەوراق و فایل سەرکە فایلێکی گرجە دەستێ و ئاوە سەیرەکە وتی ئوستاد جەلیل وتم نەعەم وتی ئەوە ئێمە فایلەکەتمان لەبەردەستە لەو وەختێک کە بوویتە بە شووعی ئەزانی چوویتە بۆ مۆسکۆ ئەزانین چالاکی ئەزانی هاتو تۆ ئینسانێکی فەنانی ئەدیبی مسەقەفی ئەمەی ڕۆشنبیری ئەمەی ئەوەی ئەمە باسی هەفتا و چوارەکەی مامۆستا تۆوانە ئەمە باسی 75 بۆ 76 وتی تۆ ئەوختە شەڕدەستی پێکرد بووە وتی هیچمان لە تۆ ناوێ بەس فقط ئەتکەین بە هەموو شتێک مدیری سەقافە ئەڵێ وەختە مصلح جەلالی هینە مصلح جەلالی مرشح بوو على كل دوای ئەو بووبەوە وتی ئەتکەین بە هەموو شتێک بەس یەک شتێکمان لە توێ نە ببەرە بەعسی نە ببەرە هیچ شتێک وتم بەڵێ وتی بەس ئەوەمانوێ لە تۆ ئەگەر تەقریرێک بنووسە لەسەر ئەوەی چی ڕووەدا لە گەڕەکەکەتە لە شوێنەکەتە لە ئیسکان لەملا لەولا بەس ئەوە ئێوتم باشە قیچەکە من ئەوەتان بۆکەم بەڵام ئیدەمە حزبەکەم حزبەکەم لە جەبهە نیە لەگەڵێەوە یەک تەنجینێوی بە حزبی شوعیدا من وتم تەواو وتم تەواو حزبی چی حزم نەماوە یەک تەن یعنی ئەیتر ئەوی بەدەمی هات بەچینێوی خراپ هەمووی وت وتی شنو حزب وتی حزب چییە حزبی شوعی چی کە ئێمە حساب بۆ واکەین تۆ لەگەڵ ئێمە ڕەفتای وتم من ناتوانم من وتم ئەو نە حزبەکەم خۆشەوی من خۆم پارەیە دەمێ لە داخی ئەوتر وتم خۆم پارەیە دەمێ معاشە وتی تێک فلوس وتی پارە دەدەینێ چەند تەوێ دەینێ وتم من پارەم ناوێ من خۆم پارە دەم بە حزب چکە اختیاری خۆم و خۆم خۆشمەوێ ئاوا وتی ئاوا 100,000 جنيه بەدە وتی ما لازم تبقى ولا نابێ لە کەرکووک بمێنی ئەو بە پێ بڵم بکەم و نە سووری لەسەری نایڵین لە کەرکووک بمێنی ئەبێ خۆت چووەڵە بژێری با بنێر بە ئێمە نەتنێرین نفوست بۆ جێبەجێەکەین تەسکەرە بۆ هەموو شتێکت بۆکەین لە کەرکووک نابێ بمێنی تەواو ئەبێ خۆشت بڵێ من علاقەم نییە بەسەرەوە وتم خۆتان حکومەت و سوڵتان بۆ چۆن نەقڵ مەکەن نەقڵکەن وتی کوێ بەدڵە وتم والله من لەبەرەوەی سلێمانی بخۆشیدە لە سلێمانی بدامنێ خۆ هەمووی شاری کوردستانە بەڵام لەبەر دایکم و باپیرم و ماڵێ پورم وانە وتم هیچ بێ ئەوان مەکبر من بڕم بۆ لێر کەواتە نەفیان کردی بۆ سلێمانی خۆیان نفوسیان بۆ هەموو تەرتیب کرد خۆیان یعنی تو ێستا نفوس سلێمانیە مامۆستا نفوسم کەرکووکە ولادەم و نفوسم و هەموو شتێ بەڵام ئەوان نەقلیان کرد بۆ سلێمانی بەو ئەمرە مامۆستا ئەوەی کە تۆ ئاگاداربی لە ناو حیزبی شوعیە خەڵک هەبوو راپۆرتیەدا بە حیزبی بەعز ئەم هەموو زانیاریان لەکوێ من ویستم ئەوە بۆ تەواو بکەم ئیتر من هاتمەوە ئەوەی بۆ لە سیارەکە کە هاتمە دەرو لە مەقەڕ لە ئینی ئەوەی ئەمن هاتە دەرەوە کە هاتم سەرسی دوامان کردم و بزانم سیارە ناتووە سیارە لێم نادا لەسەر ڕەسیفەکەشە ڕۆشتم لە تاوە
هەتا گەشتمە مەخەر کە گەشتمە مەخەر من لەوە لەحیتر دڵم حەزبی شوێشکە کە گەیشتمەوێ وتم کاکە 4-5 برادەران داشون لە قیادەی کەرکووک وتم کاکە لە ناومانە جاسووسەیە وتی چۆن ئەی وتم ئەوان چوزانن کە من یەکەم ناوم ئەمە بووە و دووەم ناوم گۆڕاو بەمە ناوم ئەمە بووە ناو حیزبەکان مەمە بووە ئەوان چوزانن کەواتە لێرە ئەوەی لێرەیە خیانەتەکە و فایلەکانی بینیوە عینەکانی ئێرەی بینیوە ئەوانینە خەڵکردو داویتی بەوان ئێوتی هاوڕێ بیدۆزەرەوە وتم بۆ من جاسووسم بیدۆزمەوە بۆ من حەزبم بیدۆزمەوە بۆ من مخابەراتم بیدۆزمەوە بەچی بیدۆزمەوە ئێوە لێی دۆزم بەچی بیدۆزمەوە بەس دڵنیا بە قاعیدە نەماوە پیانم وت بە شەرەف وتم دڵنیا بە قاعیدە نەماوە هەمویان ئەوەمان کردو تا دیدیان کردو بە پارە بە هەموو شتێ ئەتکەین بە ماتکەین بەوە ئەتکەین بەوە لەگەڵمانە بە ئیشکە بۆ ئێمە وردە وردە هیچیان پێ ناو بەڵام ئەوانەیان کردووە ئەوان ژوور خاون یعنی کردبوویان بەڵێ 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 چەند برادێک هەموو ێزانەیە چەند برادێک ڕووخابوون لەگەڵیان نەبوون لە ناو مەقڕشە ئیشیانە کرد دوای دەرکەوت ئەوانە لە دوایەکە ئیتر دوانسیان بوو ناوەکانی ناڵم ڕەنگەم ما من گوناحن بۆ ناوی چی بڵێم ینی ئەیان ناستم برادرشم بوون بەڵام دڵنیام ئەوە ناوە شتەکانیان دابوو ئەوان هەموو شتێکان دەبوو دوای من ڕۆشتم تۆرام عاجز بووم ئیتر وتم ئەڕۆم هیمیان کرد بۆیە ئەبوو سەربازات بە ڕەحمەت بێ ئەحمەد بانی خێڵانی ئەوە گوتی چییە جەلیل چیتە وتم وەڵا شتێکی وایە وتم ئەڕۆم وتی وەرە لەگەڵ منە برلی بۆ بغا بۆ مەقڕی عام لەوێ داینام لەگەڵ عەزیز محەممەد بە یادی بەخێر بە ڕەحمەت بێ لەگەڵ ئەوانە دامی ناو ئیتر لەوێ فواد سالمم بینی گۆرانی بێش فواد سالم لەوێ زۆر کەسم بینی ئەبوو جوان و ئیتر ئەو نەرمەندە ئافرەکەی وازە دێنا لە حیزبی شوێنی بە تەواوەتی یعنی وەکو کە ئەندام نەبی مەبەستم لە بۆ هەفتە وازمێنە وازمێنە بەڵام بە پاچی نەک ئەو بڕۆم جیهنیان بەسەرەوە بکەم ئەمەیان بەسەرەوە بکەم تا ئێستا هیچ شتێکم من نەکردووە بەس بە ڕسمی ئیستیقالەتدا پێدوتن کە وازێنە بەڵێ نانەوت تەواو خواحافیز خواحافیز منیسری حیزبایەتیم بۆ ناکرێ خوا قبول ناکەوە منیان خۆش ئیستەش منیان خۆشەویست باشکە منیش خۆشیان وێستوی بۆیە نردویان بۆ مۆسکۆ بۆچی پێشتر بوو ئەوە باشە بەڵام بۆچی نادیتیان هەفتاوسێ تۆ نێردای بۆ مۆسکۆ هەفتاوسێ من هەڵبژێردام چوون بۆ کایە بەین ناچێ کۆمسمۆڵ بۆ هینی کۆمسمۆڵ لە مۆسکۆ دەورەی حەزبی ئەوە بوو هی شەبابی مارکسیەت و لینیەت و بەڵام لێشوە فەنیش مەخوێنە چوومە هی فەنەوە ئەچووە هی هونەرە چوومە ماڵی ستانسلاڤسکی و لەگەڵ دەوراتی ئەوانە دانیشتم و مەسەلەی بەڵێ بەڵێ لە مەسرح زۆر ئیسفادەم کرد لە مەسرح چکە ئەوان عەبقەری مەسرحن بەڕاستی مامۆستا زۆر جارە ئەڵێن ئەگەر بۆ گاڵتەش بێ ئەڵێن شوویەکان ئەگەر لە هاوینانە ئەگەر باران لە مۆسکۆ باریا لێرەوە چەتریان هەڵەیە وا بوو ینی مۆسکۆ ئەندە مهم بوو یاخود سۆڤێت بەلای ئێوەگە مهم بوو والله بەلای بنەوە بەلای من نەقدم یانگەر چکەمە نابێ مەشەڕی کورد بکەین نابێت لەگەڵ حرەکەی کوردیان من ڕقم لەوانە بوو بەڵام ئەمان بەعزێکە بوو لەمان ئەوە نەچوو بنە ناو ئینەوە کورە باباخ معقولە تەیارەی رووسی بێ کوردستان قەسب بکەیەوە لەگەڵ یابن ناکرێ نا یعنی ئەوە شتێکی جەریمەیە زوڵمە حەزە بەبێ ئەمە قبول نەکا ئیتر ئەو یەکێک بوو لە دافعەکانەوە لەگەڵ ئەوەی هین بانگویا کرد ئەوە بوو یعنی ئەو دوو شتە بوو بەڵێ مامۆستا کۆمەڵی هونەر و وێژەی کوردی فەرعیان هەبوو لە کەرکووک لێرە کە دامەزرا ئێمە تیپی مەشخەڵ ئیتر وردی و لەگەڵ نادی سوێلافە ئەوی نەمان نەما ئیتر خەبەرێک هات بۆ ئێمە کە بەڕێز ئەو ئەکتەر و کورد بەروەەر بوو جەمیل جێماو مامۆستا جەمیل جێماو بە ڕەحمەت بێ یەکێ بوو لە نابغەکان و ئینسانە زیرەک و تێگەیشتوەکانی مەسرح و سیاسی کوردپەروەر خەڵکی شۆرجە بوو زۆر ئینسانێکی عاقڵ و زۆر تێگەیشتوو بوو زۆر ئیتر ئەو چوو هێنای لە سلێمانی کە هێنای ئێمەی بان کرد بۆی ئێمە هەموو ئەیزانی ئێمە
فەنی ئەکادمیە یا بڵێ فەنی ڕەسەن یا فەنی جوان لای ئێمەیە ئیتر ئێمە هەموو کۆبووینەوە لەگەڵ مامۆستا سەلمان فایقە هەمومان ئەمە جیاد دڵپاک عەلی کەریم فازڵ جاف هەموو چوون بۆ ئەوێ لەبێ ئینماکرد دانیشن لەگەڵ یانە کەوتینە قسە و ئیتر ئەو لەگەڵمانە ڕێککەوت خوا قبڵ ناکات جەمیل جێما و ئەو یەکەم کەس بوو کە هونەری کوردیێنە دوایی ئێمە هەڵیان بژاردن ئێمە بووین ئێمە دەرچوین سەلمان فایق بوو بەین و ئەو شوای لەگەڵە ما بووم بەڵام دوایی کە حرەکەی 74 من بووم بە ڕئیس چکە من مامەوە نەچوومە دەرەوە مامەوە شوعی بووم چۆن بڕۆمە دەرەوە نەمتوانی مامەوە بەڵام بۆ کۆمەڵ بۆی کۆمەڵ دەستی بەعس نەکەوێ من بووم عەبدوڵڵا خدر بوو قاسم منمی بوو مەجموعەیە بووین عەبدوڕەحمان خدر بوو ئەمانە ماینەوە عەبدوڵڵا خدر بوو بە ڕئیس من بووم بە نایب دوای عەبدوڵڵا خدریش ڕای کرد ڕۆژ ئەنجا من بووم بە ڕئیس وتەماشی بووم بە ڕئیس سەرۆک ئیتر ئەم مصلح جەلالی و جەماعەتی جەلال و فڵان و فڵان و فڵان و فڵان و ئەمانە هاتن تورکمانەکان بیستیان بیکەن بە مەقەڕێکی حیزبی هەستان چیا کرد ئەمە زۆر گرنگە ئەم کۆمەڵەیان چی لێ کرد کۆمەڵیان وا لێ کرد کرد هەر ئەندامە و دێبێ بە ئەندام ڕسمێنەوەی کەن بە ئەندام وەختە من ڕئیس بووم کاتمانە بۆ چارنیە بینوسین چکاتون بە ناو کورد نین پەنان نین بەعزێکیان سەر بە ئەوانە بوون ئەبوو بینوسین نووسیمان دەی سەماکە بوو لە 65 کەس ئێمە هەموو 35 کەسین کوردەکان من و قاسم منمی بەڕێز قاسم منمی چیمان کرد چوین بۆ حیزبی شوعی چون بۆ لایەن وتمان ئەگەر وابێ کۆمەڵش ڕۆشتووە بوو بە فەرعێک لە حیزبی بەعس وتیان چۆن وتم شتێکی وتی چیتان بۆ بکەین وتان سیارێکمان بنێ لەگەڵ نامەیەکە بۆی ئەندامان کۆکەینەوە ئەندامان ڕسم و شتەکانیان کۆکەینەوە بێن بۆ دەنگدان تقریبان هەفتامان کۆکردەوە لەگەڵ ئەو سێ بووین بە 110 و شتێکی وە بووین بە 110 کەس هەمووی بەڕستمەوە هەموومان لە سێ بەو شەوە مۆر و سجل لای خۆم بوو مۆرەکەمان لێدا و دەی کە بەیانی هات مەصلح جەلالی کە سەیری کرد وتی پێشەوەی حاکم بێ بە سجلەکە سیرکەین کە سەیری کرد هی خۆیان تقریبا 65 کەس ئێمە 130 کەسە 120 کەسە وتێمە چییە؟ ئەوتمە بۆ ئێوە چییە؟ هەر ئاوا وتمە ئێوە چییە؟ ئێوتێمانە نابێ بزانین چێن وتی لە کاتی دەنگدان نەیەن وتی باش ئەڵا کاکە سێر کرد تەلەفۆنی کرد دوو ئەمن هاتن وتی هەڵە تفەڵۆ بێمەیاون بۆ دەرەوە دەرگاکەیان کلیلیان داخست وتیانەتی کۆمەڵ نەما مهم ئەوەی ئێمە خەینا کۆمەڵ نەما نەمانێت تەسلیمی حیزبی یعنی هەر لەوێ مصلح جەلالی بە توانی کۆمەڵدا بخە بەک ئەو دایخە حیزب دای بەڵا ئەو پیانی وت وتی ئەمانە مەقەری کردیانە بە مەقەری ئەملاو ئەولا و حیزبی شوعی و مەلایی و فڵان و جەلالی و ئیتر نازانم هەمووی دایە دەمیەکەوە بۆی دایخەن ئیتر واش هاتن ئێمەیان دەرکرد داخستمە قەینا باشە مامۆستا مادام هەر باسی ئەو پیاواکەین ئەو کابرای ئەوە کەسێکی خراپ بوو کێ مصلح جەلالی خۆ ئەو کۆنە شوێعی بوو کۆنە شوعی بوو کە هاتبووە تەسلیم بوو لەگەڵ قیادەی موقەتە بوو ئەو قیادەی مەرکەزیە قیادەی مەرکەزی لەگەڵ قیادەی مەرکەزیە بوو ئەو لەگەڵ قیادەی مەرکەزیە بوو قایدەکان ناویچێ بووی لە فەڕەنسا سەر لە فەڕەنسا وەزەما عەزیز حاجە باش لەگەڵ ئەوە بوون ئیتر ئەو کە وازیە هین بوو ئەمیش ڕوخا لەخۆی ڕوخا بوو بە بەعسی بوو دوای بوو بە هینی سەقافەی کوردی دوای بوو بە هەموو شتێک کردیان بە پێشەوەی ببێ لە کردیان مدیری سەقافی جەماهیری لە کەرکووک ئەنجا بوو بە مدیری گەورە مدیر عام دەوری خراپی بینی نەکرد خراپ تەواو بەعسی بوو هەر بەعسێکی تەواو هەر هەموو شتێک ئەو بوو هەموو شتێک ئەو بوو کەواتە ئیتر لەو کاتەوە کۆمەڵی بڵێن ئەو فەرعای لقی کۆمەڵی وێژەی کوردی نەما لە کەرکووک نەما داخرە لە وەختەوە داخرا مهم ئەوەی نەماندایە دەستەوە تەسلیمان نەکرد بەڵێ مامۆستا کە شەڕ دەستی پێکردەوە ساڵی 74 جیاد دڵپاک وان چوونە دەرەوە بەڵێ ئەوان چوونە ئەوانە هەمووی بوون بە پێشمەرگە ڕۆژ بەڵێ هەموو ڕۆشتن بەس من و سەلمان فایق و چەند کەسانێک مابووینەوە نەڕۆشتین دوای من هەوڵمدا سەلمان فایق خۆی ئەزانێ من هەوڵمدا سەلمان فایق بڕۆ بۆ خارج یعنی تەرشیحم کردەوەیە
کە بڕوا بۆ خارج ئێتەوە بڕۆی بۆ ڕۆمانیا دکتۆرای هێنا لەو دوای چوو بۆ سوید ئەوە ساڵی هێشتاکانە نا یا پێشترە پێشترە هەفتا و پێنج و هەفتا و شەش وانە بۆ هەفتا و شەش من لە هەفتا و پێنج بۆ یادی حەزب مەسرحەیەکم کرد یەکەم ئیخراجی من بوو لە قەرهەنجیر بەڵێ ڕەوڕەوەی مێژوو ئەو یەکەم ئیخراجی من بەڵام ئیشرافی مامۆستا سەلمان فایق بوو دووسێ کەس یەکێکمان ئیدام کرا ماونێتەوە بازێک من دەوری مارکسمە بینی ئەو دەوری ئینجلیزیە بینی ئیتر سەلمان فایق یارمەتیمانیدا زۆریش یەکەم ئیخراجی من ئەوە بوو یەکەم ئیخراجی من هەفتا و پێنج بوو شانۆگەری خۆشم نووسی بووم بەڵێ پێشەوە هیچ ینی کاری دەرهێنان نەکردبوو پێش نووسینما بوو کاوە بوو ئاکتەر بوویت بەڵێ ئەکتەر بووم نووسینشمە بوو ینی ئەوە بوو کە ئینێک ناوچە دەلاقەیەک بۆ تیشکی هەتاو نووسین خێزانی شڵەژاو لە هەفتا و چوارە هەفتا و سێ عەرز کرا پێش شەڕەکان هەمووی بۆ هەمووی دەورەکان تەلەبەی کوردستانی کچان بینیان مامۆستا سەلمان فایق ئیخراجی کردبوو پیاوی تیانە بوو هەمووی ئافرەت بوو تەلەبە بوو تەلەبە تەمسیلیان نەکرد هەمووی نووسینی من بوو بەڵێ زۆربەی هونەرمەندە باشەکانی بڵێن کەرکووک چوونە دەرەوە ینی مەبەسم ئاکتەرەکان بەڵێ ئەوە کاریگەری هەبوو لەسەر شانۆی کوردی لەو ماوەیە بەڵێ شاعری تر شانۆی کوردی نەما لە کەرکووکە بەس ئەوی کە من کردم دوایەوەژی تر نەما منشی تر هاتم بۆ سلەیمانی و تەواو یعنی نەما ئەوە نەما ڕەنگە بەعزێک ما بێ شتیان کردبێ بۆ حەزری بەعزێک بەداخەوە ئەوانە ماون بەعزێک لەوانە کردیان شتی جێی شعبی و مەی شعبی و نازام چیوەمان نەمابوون شتی وایان کرد بەعزێک ئەوە ڕەنگە کاک هاشمەوانە زۆر چاک بزانێ باش ئەی لەگەڵ مامۆستا عەزیز محەممەد بینی چۆن بوو بینم زۆر باش بوو یعنی حەزمە کرد لەم ئەخیرەشە بیبینم بەس نەخۆش کەوت بوو تێک و شەر بوو زیرەک بوو ڕۆشن بیر بوو کابرایەکی دەم بە پێکەنین بوو خۆش بوو هەتا ڕۆژێکان چوون بۆ لای وتم کاک عەزیز هاوڕێ عەزیز وتم ئەو ئافرەتاتەوە ناسیایی منە زۆرش براکەی کوڕەکەی لەگەڵما تەمسیلەکە برادەرمە زۆر براکەشی ئەویشی لە ژووری عیدامە ئەو شەر زۆر برادەرمە وتی کێ وتم دایکی جیاد دڵپاک ئەنوەر زۆراب وتی بڕۆ بێنە چوم دایکی مێنە باش جا ئێمە حەزەکەی لە ئەڵقەی داهاتوودا باسی ئەوەکەین کە مامۆستا عەزیز محەممەد هەوڵی دا بۆ بەردانی ئەنوەر زۆراب و خاڵەشە هابوو ئەوان چی لەدەسات کردی بەڵام لە ئەڵقەی داهاتوودا و پرسیارە لە یەکەم بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێوەتی نەکۆتایی ئەڵقەی ئەم جارەمان پێکەوە پرۆمەی ئەڵقەی داهاتوو دەبینین و بەخواتان ئەسپێرم لەسەر ئارەزووی هەموو میلەتی کوردە یەکێتی هونەرمەندانی کوردستان ئەمانە ینی زیاتر ئەوانە بوون کە سەر بە یەکێتی بوون من بە ناوە شوعی بووم بەڵام بە ڕۆح قەومی کوردی بووم ئەوەی فەنان بوو ئێمەی پەروەردە کرد ئێمەی هین کرد هەمووی مامۆستا سەلمان فایق بوو حەزب ناچار بوو لەگەڵ بەعسا پێک بێن و بەردەوامی بن هەر باسی تەقریر و ئەوانەکەیت و ناوی کەسیش نابێت تەقریرە چانسکردنی کەوتیان جەلیل هاتووە ئەوین خلاپ کە لە هەولێرە یەکێ لە برادەران وتی یعنی چی کاک جەلیل شیعاری حزبی شوعی بەرزەکاتەوە